گفتوگوی ئەو دۆخە دەکەیت شکارێک بۆ ئەو دۆخە دەکەین بە میوانداری خات و سەوسەن سەید ڕۆژنامەنووس لە دەستگای میدیایی کورسات لە بەشێواڵی دەستگای میدیایی کورسات خات و سەوسەن سڵاو لێبێ بەخێر بی سڵاو کاکڕانکۆ سڵاو لە بینەرانی کورسات نیوز بەخێرات سەرچاو سپاس بۆ خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەو دۆخە پێت وایە ئەو هێرشانی کە ڕوویان داوە بەم چرکە ساتە شۆقە کە قسە دەکەین لە هەردوو لاوە بۆ ڕووخاندنی نیزامەکێ بەڵێ ئەوەی ڕاستی بێەوەی ئێمە ئەمڕۆ تێبینیمان کردو و ئەیبینین ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوو ئەدات قۆناغی جەنگە باوەکانی تێپەڕانوە ئەمەیان ئیتر قۆناغی دووبارە داڕشنەوەی نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دەستپێکیش لە ئێرانەوە دەستی پێکردووە پێ دوای دەستپێک لە ئێرانەوە دەستی پێکردویان پێشتر کەمێک بێڕێنەوە ئەو نەخشەیە کە لە 7 ئۆکتۆبەر دەستی پێکرد نەتەنیاوە وتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ دادەڕێژینەوە لە سووریا و لە لوبناان و لە غەزە و لەوێەوە دەستی پێکرد و بەڵام ئەکری ئەمانی ژەر بە وەکو دۆستی ئێرانی بناسێن بەڵێ بەڵام ئەمەی ئێران تۆزێ باجەکەی قورسترە لە ڕووی ئەقلیمیەوە لە ڕووی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی ئابوووریەوە باجەکەی قورسترە فەرقی هەیە لەگەڵ ڕوخانی ڕژێمی بەشارە سەدا فەرقی هەیە لەگەڵ لابردنی سەرۆکی فەنزوێلا فەرقی هەیە تەنانەت لەگەڵ نەمانی سەدام حوسێنە ئەمەیان فەرقی هەیە کە دەڵی باجەکەی قورسترە مەبەست لەسەر ئێرانە یان لەسەر ئەمریکا و ئیسرائیلە لەسەر تەواوی ناوچەکە ناوچەکە ئەوەی کە بینیمان ئێران خودی ئێران لە شەڕی 12 ڕۆژەکەی ئیسرائیلە دەرسی وەرنەگرت لە شەڕی 12 ڕۆژەکە کە ئەمریکا 6 ڕۆژیدایە 61مین ڕۆژ ئەنجالەیە ئێران چاوەڕێی ناکرد کە ئیسرائیل لێیبات لە یەکەم لێدانە 20 زانای کوژرا ئەمەش بە هەمان شێوە ئەمریکا چاوەڕێی ئەوە نەبوو کە بورە ئێران چاوەڕێی ئەوە نەبوو کە ئەمریکا لێیبا و لەگەڵ یەکەم لێدانە 48 سەرکردەی کوژرا ئێستا ئێران ناوخۆی ئێران یەکەم بەبێ سەرکردەیە تەواوی سەرکردە باڵاکانی نەماوە ئەوەی کە ماوەتەوە ئەقلیاتن کە خاوەنی ئایدۆلۆژیای نیزامی مەلالی پێ ئەڵێن بە عەرەبی کەمینەن ئابووری ئێران داڕوخاوە لە ڕووی ئەمنی و عەسکەریەوە شپرزەیەکی زۆر زۆر بەدی ئەکرێت تەنانەت دەنگۆی ئەوە هەیە کە بەشێک لە سوپای پاسدارانی ئێران وردە خەریکن ئەکشێنەوە ناو سوپاکە تا چەند ڕاستە ئەم دەنگۆیانە جارێ هێشتا تەکید نەکراوەتەوە بەڵام ئەو دەنگۆیانە هەر هەیە کەواتە ئێران زەرمەندی یەکەم بوو دواتر وڵاتانی کەندا و قەتەر هیچ کێشێکی لەگەڵ ئێرانە نەبوو ئەمان هیچ کێشێکی لەگەڵ ئێرانە نەبوو ئەمەی کە ئێران کردی لە ماوەی چەند سەعاتی ڕابردووەوە ئینتیحار بوو سیاسی بوو ینی ئێران دەڵێ ئەم جێگانە بنکەی ئەمریکی لێن بنکەی ئەمریکی وەکو خاکی ئەمریکا سیر دەکەین ئەڵێ ئێمە هیچ کێشەمان لەگەڵ وڵاتانەدا نییە ئێمە کێشەمان لەگەڵ بنکە ئەمریکیەکاندا هەیە باشە بەڵام لە کاتێکە کە ئەو وڵاتانە هەوڵیان ئەیە بۆ ئەوەی وەزعەکە هێورکەنەوە ئێران یەکەم هەنگاوکەنەی لەدانی وڵاتانی کەندا و کەواتە ئێستا ئێران تووشی عزلەی سیاسی بووە تەنانەت رووسیا و چینیش کە سەپۆرتیانە کرد پێشتر دەعمیانە کرد تەنها بەیاننامەی ئیدانەمان لێ بینین باشە خەت سەوسن بەڵام ئێمە لە ڕووکەشدا دەبینین ئەوە ئێستا زانیارەکان زەپێ دەکرێت ینی لە ڕووکەشدا دەبینین بەڵێ وایە وڵاتانە داوایان کردووە کە نێوەندگیر بن کە جەنگەکە ڕوونەدا کە دۆناڵد ترامپ لە ئێران نەدا بەڵام دەبینین دەوترێ شازادەی سعودیا ژێربەژێر چەند جار تەلەفۆنی بۆ ترم کردووە وتوێتی لی بدە نەکشیتەوە ئەم جارە لینەدەی ئێران بەێسرە بێ بۆ تووشێتی خەمی پارەت نەبێ خۆش دەزانین دۆناڵد ترامپ ئۆفەری پاری بخرێتە بەردەست دیکە ئەم جەنگەی کە ئێستا ترامپ بڕیاریەوە بیکە جەنگی ئایدۆلۆژیان نییە جەنگی گۆڕینی نیزامی ئێرانی لە بەرژەوەندی ئەمریکا لە ڕووی ئابوووریەوە چونکە پێویستی بەوەیە کە ڕێگری لە ڕۆشتنی وزە بۆ چین بکە جارێکی تر نەهێڵێت چین پێگەی بەقوت بێ لە ڕێگەی ئێرانەوە ئەمە جەنگی ئابوووریە جەنگی ئایدۆلۆژیان نییە ئەگەر قرار بێ ئەمریکا جەنگی ئایدۆلۆژیە بکە بە هزار وەسیلەیەکە ئەیکات ئەمەیان جیاواز لە سەرەتا قسەکانتە دەڵێ ئێران دەرسی وەرنەگرت چه دەرسێکی ئێران دەیتوانی وەری بگرێ وەری نەگرت دەکرا ڕێکەوتن بکات و ببێت بە یان ڕێکەوتن بکە لەگەڵ تەواوی لایەنەکانە بۆ ئەوەی تووشی ئەم کێشەیە نەبێتەوە کە ئێستا تایەتی و دەربازبوونەکەشی زۆر قورسەوەشی کە بەدی ئەکرێت چەند سەعاتی داهات و لەوانی 24 سەعاتێکی تر زۆر شتێکلا بێتەوە سەوسن دۆخەکە لە ئێران بەکوێ دەگا بە بڕوای تۆ نظامەکە دەڕوخێ یان نظامێکی لاواز
دەیڵنەوە کە گفتوگوی پێنجام دەن لەگەڵیدا. ئەوەی ئەمریکا ئەیویست پێی بگات تەنها گۆڕینی نیزامی ئێرانە نایەوێت ناوخۆی ئێران تێکچێت بەڵام ئەمڕۆ ئێران ئەمڕۆ بە دیاریکراوی لەگەڵ 50 بۆ 6 ساعت لەمە پێشە زۆر زۆری فەرقا لە جەنگە کلاسیکیەکانە بردنەوە واتە تێکشکاندنی جێشی بەرامبەرت سوپای بەرامبەرد بەڵام ئەمڕۆ ئێران هەوڵە لە ناوخۆی خۆیان تێک نشکێت بەوەی کە بەردەوامی دڵنیای ئاەتە خەڵک کە من ئاوە بۆ دابینەکەم کارەبا بۆ دابینەکەم ڕۆژەکە ئارام بێتەوە ئەوە تا من لە ماوەی 24 ساعت و کەمتر لە 24 ساعتە لە نەمانی نیزامی خامینەی من توانیم بەپێی یاسای 111 لە دەستوری ئێرانیا ئەنجومەنێک پێک بێنم ئەنجومەنێکی سیانی بۆ ئەوەی دووبارە دانیشین مەجلیسی خوبەرە دانین کە لە 50 عالم پێک هاتووە بۆ دانانەوەی ڕابەرێکی باڵا بۆ ئێران ئەوێ دڵنیایی با بە خەڵکەکەی بەڵام ئایا ئەمە ڕێگر ئەبێت لە هەڵنەکشانی دۆخەکە ئایا ئینتیفازە ڕوونایە لە ئێران ئایا ئینقلابی عسکەری ڕوونایە لە ئێران باشە من لە تۆ دەپرسم ئایا ڕوودەدا ئیسرائیل ئەمەی دەوێت نەتەنیاهو ئەمەی دەوێت بە خەڵک دەڵێ دەرفەتێکی لە مێژینەتان بواتۆتە پێش وەکو دەڵێ ینی ئەم دەرفەتانە بۆ نەوەیەک ڕەنگە یەک جار ڕوو بدا لە دەستی مەدەنبی قۆزنەوە بەڵام تا ئێستا دەبینین ینی هیچ یەک لە ئەو لایەنانی کە وەکو پۆستن خۆیان پیشان دەدەن بە پیر بانگەوازەکەەوە نەچوون بە کوردیشەوە هێشتا جموجۆڵی ئەو تۆ نییە. ئیسرائیل ئەمەی ئەوێ بەڵام ئەمریکا نایەوێ ناوچەیەک بگرێتە دەست کە ئالۆزیەکی تیابێت نەتوانێت دواتر کۆنتترۆڵی کاوەکۆی کە لە عێراق بینیمان و لە کۆمەڵە ناوچەی کە بینیمان ئەمریکا ئەوەی ناوێت ئەوێت ناوچەیەکی سەلامەت بگرێتە دەست ئابوورێکی ئەوێ بە کوردێکی ئەمڕۆ ئەو شعاراتانی کە لە سەرجادەکان ئەی بینین مردن بۆ ئەمریکا ترامپ ئەم شانی بەلاو مهم نییە ئەوێت دووبارە حکوومەتێکی تازە لە ئێران پێک بهێنرێتەوە بەسەر پەرشتی ئەمریکات یەکەم عقد کە لەگەڵ ئیکات عقدی استیسلام بوونە تەسلیم بوونە بۆ ئەمریکا دواتر عقدێک کە حکمی ئێران بۆ لەمە و دوا و بۆ 100 ساڵی کە بەپێی قانون و یاسای ئەمریکا ئەڕوات کە بە تایبەتی لە بەرژەوەندی ئابووری ئەمریکا بێ بالضبط بەرژەوەندەکانی ئەمریکا و دۆستەکانی ئەمریکاش لە بەرچاو بگرێ. باشە ئەم تەسلیم بوونە بۆ ئەم کەسانی کێسە نیزامەکە بەڕێوا بن دیسانەوە خۆکوشتن نییە؟ خۆکوشتن دوێنێ بوو یەکەم ڕۆژ بوو کە یەکەم ڕەتفعلی ئێران بوو بەرامبەر وڵاتانی بەرامبەر ئەمڕۆ ئەو کەسانی کە نیزام بەڕێوە ئەبەن هەوڵ ئەیان بە تەواوی ئەمریکا ڕازیکەن بۆیە ئەبینین کە داوایان لە ئیتاڵیا کردووە کە نێوەنگیری بکە بۆ مفاوەزات دووبارە داوای دانوستان ئەکەنەوە پێم وابێ ئەمە باشترین حەلیشەکە دووبارە دانیشن لەسەر مێزی گفتوگۆ مفاوەزاتکەن چکە هیچ ڕێگەچارێکی تر نەماوە مفاوەزات چونکە دۆناڵد ترامپ دەڵێ گوێیان لێ دەگرم گوێیان لێ دەگرم جیاوازە لەوەی کە بڵێ لەگەڵاندا دەمیشین گفتوگۆکەین. بەڵێ ترامپ ئەوێ زمانی دیبلۆماسیە جارێکی تر بەکاربێنێتەوە چونکە بمانەوێ نەمانەوێ حقیقەتێک هەیە لێرە ئەوەیە کە ڕاستە ئەمریکا ئامادەکاری کردووە بۆ شەڕێکی 60 بۆ 90 ڕۆژ بەپێی یاساکانی کۆنگرس بەڵام ئایا ئەتوانێ ترامپ بێشتە کۆنگرس بڕیاری نەداوە بەپێی یاساکانی کۆنگرس ترامپ بۆی هەیە بۆ ماوەی 30 ڕۆژ یعنی ئەگەر پێویست کات ئەم بە حاڵەتی دیفاعی ئەبینێت باشە ئۆپەراسیۆن ئەنجام بەڵێ ئۆپەراسیۆن ئەنجام ئەم لە ڕووی دیفاعیەوە باسی ئەکات دواتر بەپێی یاساکانی کۆنگرس ئەبێ بکشێتەوە لە ماوەی 30 ڕۆژە ئەو ماوەی 30 ڕۆژەی کە کشانەوەی تیاڕۆدا ئەتوانێت بە بەردەوامی هەر لێدان ئەنجام بەیانی هیچ کێشەیەکی نییە بەڵام ئەم یاسایانە زیاتر ئەمە یاسان ڕەنگە بۆ سەرۆکێکی دیکە ئەمریکا بخوا بۆ دۆناڵد ترامپ کە گوێ بە یاسان زۆر گوێ بەو بابەتانە بالضبط. سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ خوێندنەوەکانت هاتوو سەوسەم سەید ڕۆژنامەنووس لە بەشێواڵی دەستگای میدیای کورسات سپاس.